ئێمە وەکو قوتابخانەیبانی ناحکومی بەشداربووین لە ڕۆژی جیهانی منداڵان لە 1/6 لە سەنتەری تەلاسیمیا لە هەولێر وەکو پاڵپشتێک و سپۆنسەرێک بۆ نەخۆشانی تەلاسیمیا و ڕۆژی جیهانی منداڵان کە بەشداریمان کردووە لەم یادە مەزنە بۆ خۆشکردنی منداڵانی وڵاتەکەمان هیواداری جێپەنجەمان دیار بێت لە خزمەتکردنی ڕۆژەکانی وڵاتمان هەروە بێتەوە ئەم یادە بەرز ڕابگرین لەگەڵ نەخۆشانی تەلاسیمیا لە هەولێر و بەکردنەوەی پێشانگایەک و چەند ساڵاتێک بەشداربووین لە سەنتەری تەلاسیمیا وەکو قوتابخانەیبانی ناحکومی هیوادارین هەر سەرکەوت و سەرفراز بوون بۆ پێشەوە وڵات هەر ئاوەدان. سپاس. زردی سیما دیارە تووشی تەلاسیما نەخۆشێکی بێداوانم تێژ ئەم ژانە نازانم منیش حەزم لە ژیانە لە خوێندن و کار جوانە. بەهاتنتان دڵمان شادە ئەمڕۆ ئێمەش لەگەڵ منداڵانی جیهان گۆرانی دەڵێن و خۆشی دەردەبڕین بۆ ژیان. دەبێت ئێوەش وەکو گەلان بەدیار بکەون لە جیهان بەهۆی زمان بێ ئاین دەبێ هەموو بە یەکسانی بژین لە دنیای پڕجوانی لە خوێندن و هاتوچۆ ئەم جەژنتان پیرۆز بێت. بۆ چاوگەشەکان نەخۆشانی تەلاسیمیا بکاتن بەداخەوە ئێمە بۆ نەخۆشی تەلاسیمیا ئێمە وەکو قوتابخانەیبانی ناحکومی بەشداریمان کرد لە ڕۆژی جیهانی منداڵان لە سەنتەری تەلاسیمیا و هەروەها بەشداریمان کرد بە چەند تابلۆ و کاری دەستی و خواردن. داهاتەکەشمان لە بۆ سەنتەری تەلاسیمیایە زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لەم ڕۆژەدا سپۆنسەرێکی سەرەکی بوون لە ڕۆژی جیهانی منداڵان لە سەنتەری تەلاسیمیا. زۆر سوپاس. قوتابخانەیبانی ناحکومی لەژێر ناونیشانی جەژنی منداڵان لە هۆنراوەی مامۆستا کازم کۆی پێشکەشتان دەکرێت لە میلۆدی مامۆستا دیۆم. بۆ کوردستان بۆ منداڵانی جیهان بۆ بێکەس و هاواران. ئێمە وەکو لێژنەی چالاکی لە قوتابخانەیبانی ناحکومی هەستین بەکردنەوەی پێشانگایەکی تایبەت و جوان بۆ هاوکاریکردنی نەخۆشخانەی تەلاسیما. کارەکانیشمان بریتی بوون لە پێشکەشکردنی تابلۆی قوتابیەکانمان هەروەها کاری دەستی و خواردن و چەندین بەرهەمی لاوازەی دیکەمان کە لەلایەن قوتابخانەکەمانەوە پێهێستا بووین. بێگومان بە خۆشحاڵیەوە ئەوە کۆتا کارمان نابی لە قوتابخانەیبانی ناحکومی. ئیشاڵڵا لە جارانی دابێ ئەمە هەڵدەستین بە پێشکەشکردنی کاری زۆر جوانتر و زۆر بەرزتر قوتابخانەیبان ماڵێک بۆ پەروەردە و ژیان. دەستخۆشی قوتابخانەیبانی ناحکومی دەکەم کە بەشدار بوون لەم چالاکیە لەگەڵمان و هاوکارمان بوون. هیواداری هەردەم بەردەوام بن هاوکارمان بن. دەستخۆش. Hi, my name is Parwa. I'm from BAM Private School. Today we're here at Thalassemia Hospital. We want to help out the thalassemia kids. They're sick, so we want to help them out. And today it's International Kids Day, so it's a very good thing to help the kids out. منهم ألين أمين عبد الخالقة تابعين قوتابخانەیبانی ناحکومی ئەمڕۆ چالاکیێکمان ئەنجامدا بۆ ڕۆژی جیهانی منداڵان لە نەخۆشخانەی لە سەنتەری تەلاسیمیا. هیوادارم هەموو منداڵێک دڵخۆش بن. سوپاس. ئێمە وەک نەخۆشانی تەلاسیمیا خۆشحاڵین بەکردنەوەی ئەم یادە بۆ نەخۆشانی تەلاسیمیا بۆ یادی ڕۆژی جیهانی منداڵان 1/6 کە هەر ئەکاتەوە ڕۆژی لەدایکبوونی من کە دەکاتە 1/6 2006 وە خۆشحاڵم دەکەم. سڵاوتان لێبن. من ناوم ژەنینە لە قوتابخانەیبانی ناحکومی. ئەمڕۆ هاتین بۆ نەخۆشخانەی تەلاسیما
هاتون بۆ لای ئەم قوتابیان چاوگەشانە ئەمانش تابلۆکانمانن بە سەرپەرشتی مامۆستاسانە مامۆستا نەبی مامۆستا هەڵگرت. سوپاس. من ناوم نالیا قوتابی قوتابخانەی بانی ناحکومیم زۆر خۆشحاڵم بە هاتنمان بۆ نەخۆشخانەی تالاسیمیایان ڕۆژی جیهانی منداڵان لە هەموو منداڵێک پیرۆز دەکەم. باخچە و قوتابخانەی بان ماڵێک بۆ پەروەردە و ژیان.